بەڵێ درۆن موشک میلیشیاکانی سەر بە ئێران هەموو ئەمانە بە شێوەیەک ئێران بەکاری دەهێنێت کە گرژیەکان لە ناوچەکە فراوانتر بکات و ئەوەی کە ئێستا سەرنجی زیاتری لەسرە ئەوەیە کە پەلاماری هەرێمی کوردستانەدات بۆ چەند جارێکە و پەلاماردانەکانشی بە تایبەت بۆ ماڵی کەسانێکە کە کەسانێکی بازرگانن دەستیان لە ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستان هەیە و لە ناو ماڵەکاندا خەڵکانێکی سیڤیل دەژین بە پێچەوانەی ئەو بوختانانەی کە ئێران دەیکات کە ئێرە بنکەی مۆسادی لێیە لە دوای تەواوی ئەو لیژنانەی کە سەردانی ئەو ماڵانە دەکەن لە دوای ئەوەی کە وێرانکاری بەسەردادێت ئەویان بۆ دەرەکەوێت لە ئەنجامی لێکۆڵینەوەکان کە ئەمە ماڵێکە کە خەڵکێکی سڤیلی تێدا دەژی هەموو ئەمانە پرسیار دروست دەکەن ئایا بۆچی ئێران بەم شێوەیە ڕەفتار لەگەڵ هەرێمی کوردستان دەکات ئامانج لێ چییە تاکەی دەیەوێت بەردەوام بێت چی ئەوێت سەبارەت بەمانە گفتوگۆەکەین لەگەڵ شرۆڤەکارێکی سیاسی فەرحان جەوهەر کە لە هەولێرەوە میوانە لەگەڵمان و ئامادەیە ئەم کاتتان باش بەڕێز فەرحان پێش هەموو شتێک لەگەڵەوەی کە باسم کرد ئەگەر بەم شێوەیە ئێمە لە باردۆخەکە بڕوانین بە وێنەیەکی گەورەتر بیبینین ئامانجی ئێران لە پشتی ئەم هێرشانەوە چییە؟ بەڵێ زۆر سوپاس هەلبەت ئامانجی ئێران دوێنێ وەکالەی ئەنبای میهێر خۆیان ئاشکرایان کردووە یعنی ئیدی چی دیکە غەموز و تەم و مژاوی ناوێ لێرە بڵێن پاساوێک بۆ پاساوێک بینیتەوە ئەڵێت خۆیان ئەڵێن ئێمە لە دوای 2003وە چاوەڕێمان لە بەڕێوەبەرایەتی باکووری عێراق هەبوو بە مستەڵەحی خۆیان کە بەڵێ بۆ ئێمە ببنە قوڵای استراتیژی یعنی بە کورتی هەدەفەکەیان و ئامانجەکەیان ئەمەیە کە ئەبێ هەرێمی کوردستانیش وەکو ئەو شوێنانەی تر وەکو یەمەن وەکو سووریا وەکو چۆن لە بەغدا لەو شوێنانەی کە قوڵای استراتیژینە و ئامانجەکان و هەدەفەکانی ئەوان جێبەجێ ئەکەن ئەبێ ئێمەش ئەم شێوازە بکەین ئەگەر ئەم شێوە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەمە بەکار ناهێنێ نەبووتە ئەم قوڵای استراتیژیە کە لێرەوە ئینتلاق بکرێ بۆ لێدان لە هەموو ئەو پێی وایە دوژمنەکانی خۆیتن ئیدی ئەبێ ئەوان لە ئێمە بدەن ئەمێ ئامانج و ئامانجە سەرەکیەکەی ئێران کە ئەمەش بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان ناتوانێت بچێتە ژێر ئەمبارەوە بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین ئەم داخوازەی ئێران جێبەجێ بکەین ئەگەر ئەوە هەموو مخاوفی ئەمنی کە هەیتی لەسەر سنوورەکان هەموو جێبەجێکرایە هیچ نیگەرانیەکی ئەمنی ئێران لە هەرێمی کوردستانەوە لەسەر ئەم سنوورانە هەبێ ئێمە هەموو ئیلتیزاممان کردووە جێبەجێمان کردووە بەپێی ئەو ئیتفاقی کە ئەم دوایش لە نێوان عێراق و ئێران کراوە بەڵام ئەوەی ئێران ئێستا داوای ئەکات و دوێنێ بەعەلەنی ئاشکرای کردووە کە ببینە قوڵای استراتیژی لێرەدا بۆ بەرژەوەندیەکانی ئێران بەڕاستی ئەمە ناکرێتن ئەمە نەدەکرێت و نوە کەسێکیش ئامادەیە ئەمە بکاتن بۆیە ئامانج لەم لێدانە ئاماژ لەم وەشاندنی درۆنە یا موشەکە یان ئەم هەموو گوشارانەیە ئەمە گوشارە بۆ سەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی بێتە ژێر باری ئەم داخوازەی ئێران کە ئەم داخوازیەکی زۆر ناڕەوایە ئێمە لە بارودۆخێکدا نین بتوانین ئەم داخوازیە بە هیچ شێوەیەک جێبەجێ بکەین باشە لە کاتێکدا کە ئەمریکا بۆ هاوپەیمانان دەیانەوێت هەژمونی ئێران لە عێراق کەم بکەنەوە لە کاتێکی وایە کە دەبینین ئەمە هێرشێکی بێبنەمایە دەیکەنە سەر هەرێمی کوردستان تا چەنددا ئەمە ئەمریکا و هاوپەیمانەکان لەوە سوور ئەکات کە هەژمونی ئێران لە عێراق کەم بکەنەوە و جگەلەوە دەبێت چه هەڵوێستێک بنوێنن ئێوە وەکو شرۆڤەکارێکی سیاسی دەبێت چاوەڕوانی چه هەڵوێستێک لە ئەمریکا بکرێت و لە هاوپەیمانان هەڵوێستەکان تا ئێستا بەڕاستی هەڵوێستێکی تەمان لە ڕووی عملیەوە هەڵوێستێکی وا نەبینراوە هەرچەندە ئەم سەرکۆنانەی و ئەم دیدارانەی سەرۆکی حکوومەتیش لە داڤۆس لەگەڵ بەرپرسانی ڕۆژئاوایی و ئەمریکایی گرنگیەکی زۆر گەورەی هەبوو بەڕاستی زۆر باش سەرکۆنەیان کرد و هەڵوێستیان هەڵوێستە لەگەڵ هەرێمی کوردستان و بە هەمان شێوە هەڵوێستی عێراقیش ئەم هەڵوێستانەوە ئەم میدانەکردانەی نێودەوڵەتی و ئەم دیدارانەی سەرۆکی حکوومەتیش و لێرە و هاتنی سەرۆکی وڵاتان لەم کاتەدا ئستۆنیاکە هاتە هەرێمی کوردستان ئەمە هەموو ئەو گوشارە معنەویانەیە کە لەسەر ئێران دروستی کردووە کە ئێران بە هەڵوێستەکانی خۆیدا بچێتەوە لەوەی کە هەڵەیەکی گەورەی کردووە
لەم گوشارخستنە سەر هەرێمی کوردستانیان لێدان بە شێوەیەکی موشکی لە دەوڵەتێک کە خاوەن سەروەریە کە ئیتفاقی ئەمنی هەیە لەگەڵ ئێراندا. ینی وا کاتن کە ئێران بە تەکید ئەم جارە تووشی عوزلەیەکی سیاسی گەورە بووە لەم ناحەیەوە و تووشی ئیدانەیەکی نێودەوڵەتی فراوانیش بووە. بۆیە پێم وابی ئەم هەڵوێستانە بەردەوام بوون لەسەر ئەم هەڵوێستانە وا ئەکا کە ئێران ئیدی بە خۆیدا بچێتەوە و نەتوانێت بەو شێوەی کە ئێستا کردوێتی بە هەمان شێوە بەردەوام بێتن. بۆیە پێم وایە ئەگەر زیاتریش مەبەستیانە زیاتر ئەمریکا ئەتوانێت زیاتر تەمان هەڵوێست بکە لە ئەبێ ئێرە ئەمریکا ئێوێ جەنگەکە فراوان نەبێتن ئەوێ بە کەناڵە دیبلۆماسیەکان یان بەڕاستی دەست بەگرتن بە قاعدەی لعبەکەوە هەردووکیان ینی تاکو ئێستا هەم ئەمریکا و هەم ئێران لەگەڵ ئیسرائیلیش ئەمان بە هەمان شێوە هەرێک دەیەوێتن کەس لە تەرەفی دووەمەوە شەڕەکە بکرێتن هەردووکیان دەستیان بە ینی ڕێسای گەمەکەوە گرتووە ئەمە گەمەیەکە دەستیان بە ڕێساکەوە قاعدەکەی وەگرتووە بۆ ئەوەی نشکێ گەمەکەی لەسەر بکەن ئەوەیە کە بینن ئێران بە هیچ شێوەیەک تخونی ئەو بەرژەوەندەکانی ئیسرائیل ناکەوێت نە لە ئازربایجان لە ناو ئیسرائیلدا بێت لە وەڵامەکەی بەڕێستان دیارەکە ئەم کاردانەوانە یاخود ئەم هەڵوێستانی کە هەڵوێستێکی دیبلۆماسین ئەنجام ئەدرێن بەرامبەر بە ئێران کافی نییە و زیاتر پێویستە کە هەڵوێستێکی دیکە بگیرێتە بەر لە کاتێکدا دەبینین کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە داڤۆس ئەو کۆبوونەوەی کە هەیبوو لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران هەڵی وەشاندەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ژمارەیەکی زۆری کۆبوونەوەکانی تەوەری سەرەکی گفتوگۆکانی لەگەڵ وەزیر و سەرۆکوەزیرانی وڵاتانی دیکە جەختکردن بوو لە سەبارەت بەم هێرشە موشکیانی کە ئێران دەیکاتە سەر هەرێمی کوردستان. ئەم هەوڵە دیبلۆماسیانە چی لێ دەچێنرێتەوە یاخود چ کاریگەریەک دروست دەکات بۆی کە ئێران جارێکی تر بەم شێوەیە هێرش نکاتە سەر هەرێمی کوردستان؟ بەڵێ کاریگەریەکانیان زۆرە بە تاکید کاریگەری ئەم دیدارە دیبلۆماسیانە ئەم هەم هەڵوێستەی نێودەوڵەتی هەموو ئەم ئیدانەکردنە نێودەوڵەتیانە ئەو بە تایبەتی هەڵوێستی عێراق زۆر گرنگە ئەبێ ئێمە ئیستثمار لەسەر هەڵوێستی عێراق بکەن ئەو شکایەتی لە مەجلسی ئەمنی کردووە کشانەوەی باڵوێزی خۆی بانکردنی باڵوێزی ئێران ئەو بەم شێوەیە لە هەمویان کاریگەرتر لەسەر ئێستا لەسەر ئێران هەڵوێستی عێراقە خەریکەکە لە ماوەی داهاتوودا لەم ڕۆژانەی نزیکدا وەفدێک بنێرێتە بەغدا بۆ تەفەهمکردن لەسەر ئەوەی کە بیەوێ پاساو بۆ هێرشەکانی بێنێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان کە هیچ پاساوێکی نییە وەکو گوتم ئەو داخوازەیە ناڕەوایە هەیە کە لە ئێمە دەکاتن و چاوەڕوانی ئەوەیە ئێمەش ببینە قاعیدەیەک لێرە ئیدی میلیشیاکان لە خەڵکی تر بدەن کە ئەمە ناکرێت بە هیچ شێوەیەک بۆیە ئێوێ ئەم بۆ حکوومەتی عێراق ئەمە ڕوون بکاتەوە ئەمە گرنگە ینی سەرەتا هەڵوێستی عێراق زۆر گرنگە و ئەوەی گرنگتریش ئەو هەوڵەکە دیبلۆماسیانە کاریگەریان بە تەکید زیاترە چونکە ئێران لە ڕووی نێودەوڵەتیەوە چەند تووشی دابڕان بووە چەند تووشی عوزلە بووە زیاتر تووشی عوزلەیەکە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی دەبی کاریگەری لەسەر ڕەوایەتی و ناڕەوایەتی دەوڵەتەکە لە ڕووی نێودەوڵەتیەوە دەبی یعنی وەڵێکی دەوڵەتێکی منبوز و خارجی لە یاسا دەرچوو پێناسە ئەکرێ لە نێو کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەبێ ئێران واز لەم هەڵسوکەوتەی بێنێ لە بەرامبەر هەرێمی کوردستان. باشە بەڕێز فەرهان چ شتێک ئەم هێرشە لە هێرشەکانی دیکە جیا دەکاتەوە بۆ ئەوەی کە هەڵوێستە نێودەوڵەتیەکان زۆر جدیتر بن؟ بەڵێ ئەم هێرشە زۆر جیایە هێرشێکی دژمنکارانەی ساڕۆخیە تەبعاً کە چەکی بالستی تێدا بەکار هاتووە ئەنی ئەمە بێ بۆ جەنگی دوو دەوڵەتە ئەم چەکە بەکار بهێنرێن نەک بۆ هێرشکردنە سەر خەڵکی سیڤیل بە تایبەتی منداڵ کوشتن و سەر ماڵی ئاوەدانی و سەر شوێنێکدا ئەمە جا ئەکاتەوە کە ئەمە بەڵێ هێرشێکی زۆر دژمنکارانەیە یعنی بەرامبەر بە وڵاتێک پەیڕاو کراوە بە هەرێمێک پەیڕاو کراوە کە منداڵی تێدا هاتوتە کوشتن بۆیە ئەم هێرشە لە پلەی هەڵکشانیدا گەلێک بەرزە و ڕادەی دوژمنایەتەکەی گەلێک بەرزە و بە هەمان شێوە ئەو گەلە کۆمە دیبلۆماسیش کە لە ئێرانیش کراوە لە ڕێی ئەو سەرکۆنانەی کە کردیان لەم هەڵس و کەوتەی ئێران بە تەکید ئەمانەش ئاستێکی بەرزتریان هەبوو بۆیە ئەم هێرشە هێرشێکی زۆر گەورەیە هێرشێکە زۆر دەتوانی وەسفی بکەی بە هێرشێکە ئیدی دەبی لێرە خاڵێک دابنێ و بە هەمان شێوە هەموو کەناڵەکانت بەکاربێنی چۆن دەتوانی بەرپەرچی ئەم
هێریشە بدرێتەوە یان چۆن بتوانین ڕابگرین لانی کەم ئێمە لە هەرێمی کوردستان توانای ئەومان هەیە چۆن بتوانین ڕای بگرین لەو ڕێگی ئەو کەناڵانەی کە بەتابەتی کەناڵی نێودوڵەتیەوە کە ئێران گوشار بخرێتە سەر ئێران کە چیتر بەرامبەر ئێمە ئەم هەڵسوکەوتە نەنوێنێتن یان دووبارەی نەکاتەوە. بەڵێ زۆر سپاس دەکەین فەرحان جەوهەر شرۆڤەکاری سیاسی لە هەولێرەوە میوانمان بوویت و وەڵام دەری پرسیارەکان بووی.